کوردستان ئێمە میوانداری بەڕێز سیروان تۆفیقمان کردووە کە بەڕێزیان بەڕێوەبەری بە بازاڕکردن لە دەستەی گەشت و گوزار و ڕاستەوخۆ لە ناو پێشانگەکەەوە لەگەڵمانن. بەڕێز سیروانم کاتت باش سڵاوت لێبێت. بەڕێز سیروان پێم خۆشە ئەمڕۆ سەرەتا باسی ئامانجی ئەم پێشانگایە بکەی، چ ئامانجێکی لە پشتە واتانوێت لە ڕێگەی ئەم پێشانگایەوە کە چەند ڕۆژێک بەردەوامە بێ بەچی بگەن؟ ئێوارەی ئێوە و بینەران باش، بێگومان ئامانج لە پێشانگایە بناساندن و بە بازاڕکردنی گەشت و گوزاری کوردستانە بە تەواوی جوگەکانە بە شوێنەواریەوە بە کەلتوریەوە بە پێشکەوتن و ئارامی کوردستانەوە. ئەمە سێمی پێشانگای گەشتیاریە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەولێرە کە بە میتێکس 2025 ناسراوە. ئامانجمان زیاتر ناساندن و بازارکردن و ڕاکێشانی و بەرهەنەری بەیانی گەشتیاریە کە بێن لە کوردستان سەرمایەکانیان بخەنە گەڕ بۆ ئەوی لە بواری گەشتیاریە و بەرهێنان بکەن. باشە کاک سیروان، کاتێکەوە بەرهێنێک گێت سەرمایەکەی خاتە گەڕ لە پرۆژەیەکی گەشتیاریە، چۆن ئەتوانرێ سوودی لێ ببینرێتەوە ئەم پرۆژەیە تەنها بۆ تاکە کەسی نەبێ یاخود بۆ سەرمایەدارەکە و بۆ ڕاستە لەلایەکەوە هەلیکارە دەرفەتە، بەڵام چۆن بتوانرێ بە شێوەیەکی یاخود میکانیزمێکی بۆ بکرێت کە سوودی هەبێت بۆ تەواوی ئابووری کوردستان کە لەو ڕێگەیەوە کامانن کە بتوانن داهات پیا بکاتەوە بۆ حکوومەت و ببێتە سەرچاوەیەکی دیکەی داهات. بۆ ئێمە بۆ خۆی لە ڕێوە ئاسانکاریانەی کە بۆ بەرهێنەری کراوە لە کوردستان کە بێن لە بوارەجێکەکان بە تایبەتی کەرتی گەشتیاری سێکتەری گەشتیاری خۆ بێناکەن دەبێتە دوو جۆرەدا داهاتێکیان کە بۆ حکوومەتە لە ڕێگای ڕسومات و باجەوە کە ساڵانە وەرەگیرێت لەو کۆمپانیا لایەنەکەی دیکەی کە ڕاستەخۆ دەچێتە تا جیفانی تاکەەوە با خەڵی تاکەکانەوە لە ڕێگای بەکارکەوتن و بەگەڕخستنی دەستی کاری ئەو ناوچەیە بژانەوەی ئەو ناوچەیە دوای لێ لە ناوچەیەوادێک هەلی کار زیاتر بڕەخسێ شوێنە کشتتوکالەکان زیاتر کار بکەن بۆی پشت بەستن بە بەرهەمی ناوخۆیەکان لەو شوێنە نەبەکار بە تایبەتی خاست پرۆژەیەک گەشتیارەکان گەل ناوچەرە دوورە دەستەکان یاخود ناوچە سونیەکان بێ زیاتر بژانەوە بە ناوچەکان بنەوە کە هەلی کار زیاتر بۆ شۆفێرێک بۆ نانەوەخانەیەک بۆ مارکێتێک بۆ هەرێک لەمانە بۆ دروست بێت کە ئەمەش بۆ خۆی دۆزینەوەی هەلیکار و باشترکردنی بارودۆخی دارایی و ئابووری خەڵکی کوردستانە. باشە کاک سیروان، هەر یەک لەم دوو خاڵەی کە باست کرد چەند ساڵە گۆڕانکاریەکە دروست بوو یاخود با بڵێن بەدی کراوە لە ساڵی 2024 و 2025ەوە ئەگەر بە داتاش پێم بڵێ چۆنە؟ ئەمە دەزانین لە ماوەی دەست بەکاربوونی بدایە سەرەتای کابینەی نوێی حکوومەتی هەرێمیستان پلانێکی استراتێژی دادرا بۆ چۆنەتی پەرەپێدانی کەرتی گەشتیاری لە چوارچێوەی پلانی کابینەی نوێم و ڕێزدار سەرۆگۆزیران کە چۆن پەرە بەم کەرتە بدات و پشت بەم کەرتە ببەسترێت شان بەشانی کەرتەکانی کە بێگومان ئەگەر تەماشاکەی لە ماوەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان کەرتی گەشتیاری 142 کۆی بۆ بەرهێنان لە هەرێمی کوردستان پێک دێنێکەواتە ئێمە بە یەکەمین کردی لە ماوەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بەپێی ئەو پلانی بۆماندا نابوو لەلایەن ڕێزدار سەرۆگۆزیران و پەسەند کرابوو توانیمانە ئامانجەکەی خۆمان پێچین بە جۆرە لە ماوەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بەرهێنان لە پرۆژە گەشتیاریەکان 7 ملیار و نیو دۆلار بووە بە یەکەمین کردین لەسەر ئاستی هەرێمی کوردستان. ڕێژەی گەشتیاری ئەگە بین بەراوردکەین بە ساڵانی پێشووتر لە 2 ملیۆن گەشتیارەوە گەشتۆتە سەروی 7 ملیۆن گەشتیار کە سەردانی هەرێمی کوردستانی کردووە. ژمارەی گەشتیارانی بیانی کە 103 بۆ 105 پێک دێنا ئێستا زیاتر لە 125 بۆ 130 پێک دێنە کە گەشتیاری بیانی و وڵاتانی عەرەبی و کەندا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست و وڵاتانی ڕۆژهەڵاتی ئاسیا سەردانی ئەمانە هەمووی بەپێی پلانێکی استراتیجی وە لە چوارچێوەی پلانە گەشتیەکەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان کە توانیمانە ئامانجەکەمانی تێدا بپێچین. باشە کاک سیروان، لەو پلانەی کە هەتانە بۆ ساڵی 2025 تارگێتی ئێوە چەنە بۆ هاتنی گەشتیار و بۆ پرۆژەکانیش؟ بێگومان ئێمە لەگەڵ دەستەوە بەرهێنان پلانێکی استراتیجی یاخود گایدی ڕێبەرێکمان دروست کردووە بۆ بتوانین چۆنچۆین لە ئایندا پرۆژە گەشتیارەکان بە شێوەیەکی جیاواز ئەنجام بدرێ بە شێوەیەکی جۆرا جۆر ئەوەی لە زاخۆ هەبێ لە دۆک نەبێ ئەوەی لە دوهۆکە بێ پرۆژەکە لە ئاکرێ نەبێ ئەوەی لە ئاکرێ بێ لە هەولێر نەبێ لە سلێمانی نەبێ بۆی وا لە گەشتیارێ بکەین کە سەردانی کوردستانەکە هەر لە زاخۆ تا سلێمانی و هەڵەبجە بگەڕێ بۆی پرۆژەکەمان جیاز و بۆیە 65 پرۆژەی جۆرا و جۆری گەشتیاری درێژخایان کراوەتە پلانێکی استراتیجیەوە
لە ئایندا لە ڕێگای وەبەرهێنەرە بیانیەکان و وەبەرهێنەرەکانی ناوخۆ دەکەوێتە بواری جێبەجێکردنەوە. بەڵێ کاک سیروان تۆفیق بەڕێوەبەری بە بازارکردن لە دەستەی گەشت و گوزار ڕاستەوخۆ لە ناو پێشانگای هەولێرە لەگەڵمان بووی تایبەت بە گەشت و گوزار. سپاس بۆ ئێوە.